سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنامەکەماندا ڕاگەیاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران پێشکەشتان دەکرێت لە ژێرناوی پلاتفۆرمی داواکاریەکانی بزوتنەوەی کرێکاری بە بۆنەی یەکی ئایاری ئەمساڵ. لە هەلومەرجێکدا لە یەکی مانگی ئایاری ئەمساڵ نزیک دەبینەوە کە 2 ساڵ بەسەر ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا تێدەپەڕێت. ئاخێزێکی شۆڕشگێڕانەی کە وەرزێکی نوێ لە خەباتی ڕزگاری خوازانە لە دژی دیکتاتۆریەتی مەسهەب و سەرمایە دەستی پێکردووە. سەرەڕای سەرکوتی توندوتیژ و فاشیستی حکوومەتی ئیسلامی بزوتنەوەی کرێکاری هەروە شێلگیرانە درێژە بە خەباتی چینایەتی و ڕزگاری بەخشی خۆیداوە. لەم ساڵانەی دواییدا چ لە خەباتی ڕۆژانە و چ لە بۆنەکانی وەک ڕۆژی کرێکاردا داواکاریە بژێوێ تەوەرەکان و داخوازیە ئابووری و دموکراتیکەکانی کرێکاران هاتوونەتە گۆڕێ. ئەم داخوازیە دەستبەجێ و ڕاستە و خۆیانە پنتی بنەڕەتی خەباتی بەشە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی داخوازی تەوەر و موچەخۆرانی ئێرانیان پێکێنەوە. بەهۆی ڕۆڵی پێشەنگانەی ژنان لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە لەلایەک و ژنانەبوونی هەژاری لەلایەکی دیکەوە، ژنان لە بزوتنەوەی کۆمەڵایەتی و بزوتنەوەی سێکتەرە جۆراوجۆرەکانی موچەخۆران ڕۆڵێکی بەرچاویان لە خەبات و تێکۆشانی چینی کرێکاری ئێراندا هەبووە. خەباتی بەردەوام و ڕادیکاڵی مامۆستایانی ژن، پەرستاران و ژنانی ناو بەشەکانی تری بزوتنەوەی کرێکاری پەیوەندیەکی کاریگەرتر و جددیتریان لە نێوان خەباتی داواکاری تەوەر و خەباتی ڕزگاری خوازانەی ژنان و لاوەندا دروست کردووە. لەم ڕۆوە داواکاریەکانی تایبەت بە ژنانی کرێکار و زەحمەتکێش سەنگی خۆیان بە شێوەیەکی جددیتر لە نێو داخوازیەکاندا نیشانداوە. بە بۆنەی یەکی مانگی ئایاری ئەم ساڵەوە کۆمەڵێک لە داواکاریە لانیکەمەکانی چینی کرێکارمان کە ئاکامی دیالۆگ و پەیوەندی لەگەڵ هەڵسوراوانی کرێکاری و ڕێکخراوە کرێکاری و کۆمەڵایەتیەکان و هەروەها ناوەڕۆکی خەبات و تێکۆشانی ئەوان بووە گرد و کۆکردووە و بەڵاویان دەکەینەوە. گرنگی ئەم کۆبەندە لەوەدایە کە لە دەرەوەی هەر کام لە داواکاریەکان بە شێوەیەکی گشتی وێنەیەکی هەمەلایەنە و گشتگیرتر لە پێویستی گۆڕانکاریە بنەڕەتی و پێک هاتەییەکان بۆ بەکردەوە دەرهێنانی ئەم داواکاریانە دەخاتە ڕوو. ئازادی دەستبەجێ و بێشەرت و مەرجی هەڵسوراوانی کرێکاری، مامۆستایان و سەرجەم هەڵسوراوانی مەدەنی و کۆمەڵایەتی، ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی و ئاینی بەبێ جیاوازی، دەرکردنی بڕیاری کۆتایی هێنان بە بەدواداچوون و لێپێچینەوە بۆ سەرجەم ئەو هەڵسوراوانەی کە سزایان بەسەردا سەپێنراوە، کۆتایی هێنان بە کوشتاری کۆڵبەران و سوختبەران لەلایەن هێزەکانی حکوومەتی ئیسلامیەوە، ڕەخساندنی هەلی کار بۆ کۆڵبەران و سوختبەران لە کوردستان و بەلوچستان و باقی ناوچەکانی ئێران ویان لە بەرچاوگرتنی دەستەبەری کۆمەڵایەتی و بیمەی بێکاری بوویان، کۆتایی هێنان بە بەدواداچوون و لێپێچینەوە لە ئەندامانی سەندیکاکان و ڕێکخراوە کرێکاری و سنفیەکانی موچەخۆران، چالاکانی ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکانی تر، پارێزراوبوونیان لە هەر جۆرە گوشارێکی ئەمنیەتی، دادوەری و ئابووری، ڕاگرتنی ئێعدام و قەدەغەکردنی سزای لە سێدارەدان وەک کردەوەیەکی دژە ئینسانی، ئازادی بێشەرت و مەرجی دامەزراندنی ڕێکخراوە کرێکاریەکان لەوانە سەندیکاکان، فێدراسیۆن و کۆنفێدراسیۆنە کرێکاریەکان، هەروەها مافی مانگرتن وەک یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، هەڵوەشانەوەی خانەی کاریگەر، شۆڕا ئیسلامیەکانی کار و سەرجەم ڕێکخراوەکانی سەر بە حکوومەت لە ناوەندەکانی کاردا، ڕێگریکردن لە تێکدانی ژینگە و نوێژنکردنەوەی ئەو زیانانەی بەرژینگە کەوتووە و هەروەها دیفاع لە هەوای پاک، پێدانی حەقدەستەوە دواکەوتووەکان، دیاریکردنی لانیکەمی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و سەبەتەی بژێوی بنەماڵەیەکی 4 کەسی لە سەروی هێڵی هەژاریەوە، زیادکردنی موچە و حەقدەستەکان هاوتەریب لەگەڵ هەڵاوسان، دیاریکردنی لانیکەمی حەقدەست بە بەشداری نێونەرانی ڕێکخراوە کرێکاریە ڕاستەقینەکان، زیادکردنی موچە بۆ سەروتر لە هێڵی هەژاری بۆ سەرجەم پەروەردەکارانی لە سەرکار بە جێبەجێکردنی تەواو وەڕێک و پێکی یاسای بەڕێوەبردنی خزمەتگوزاری کشوەری بە شێوەیەکی کە پەروەردەکارانی وڵات لە سەرجەم ئەو مافوو مەزایانەی
کە باقی کارمەندانی دیکەی حکوومەت پێیان دەدرێت بەبێ هیچ جیاوازیەک بەهرەمەند بن. گۆڕینی سەرجەم گرێبەستە پەیمانی سپیواژۆ و کاتیەکان بۆ گرێبەستی کاری دایم وێڕای بەهرەمەندبوون لە بیمە کۆمەڵاتیەکان و نایاساییکردن و هەڵوەشاندنەوەی هەموو شرکەتە پەیمانیەکان. قەدەغەکردنی هەر جۆرە دامەزراندنێک بەپێی ڕێکەوتن لەسەر موچە و هەقدەستەکان ناوچەیی ناوەندێکی کە بەکردەوە ئەو یاسای کارەی ئێستای پێشێل کردووە و لەدانی هەزینەکانی پەیوەست بە بیمەی بێکاری و خانەنشینی و یارمەتیەکانی دیکەی دامەزراندنی سەرمایەدار و خاوەنکارەکان خۆش دەبێت. جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکان لە بەشە دەوڵەتیەکان و کەرتی تایبەت و سەرجەم ئەو پیشەسازی و کارگە خزمەتگوزاری و بەرهەمهێنەرانەی کە تەواوی مافەکانی کرێکاران ئاسانکاری لە بارهێنان و گەشەی پیشەیی و پاراستنی ئەمنیەت و تەندروستی کرێکاران گەڕەنتی دەکات. هەڵوەشاندنەوەی مادەی 15 پرۆژەی یاسای گەشەپێدانی حوتم کە بەهێشتنەوەی نیزامی وەستا و شاگردی ڕێگە بە خاوەن کارگە بچووکەکان دەدات بە پێدانی حەقدەست بەبێ ڕێکەوتن بەویستی خاوەنکار و بەبێ پابندبوون بە پێدانی بیمەی بێکاری و خانەنشینی هەر کەسێکیان ویست بۆ ماوەی 2 ساڵ دابمەزرێنن. ڕاگررتنی بە تایبەتکردنی ناوەندەکانی ڕاهێنانی تەکنیکی و پیشەی کە ڕۆڵێکی گرنگ لە ڕاهێنان و سەر لە نوێ بارهێنانەوەی کارامەییەکان لە هەموو ئاستەکاندا و بە تایبەتی ڕاهێنانی کرێکارانی پسپۆردا دەبینن. داڕشتنەوەی یاسایەکی نوێی کار بە بەشداری ڕێکخراوە ڕاستەقینە کرێکاریەکان کە سەرجەم موچەخۆرانی کەرتە جۆراوجۆرەکانی ئابووری، دەوڵەتی، نێودەوڵەتی و تایبەت، سەرجەم کرێکاران لەوانە کرێکارانی دایمی، کاتی، نیوە کاتی، وەرزی، کاری ناوماڵی ژنان، کرێکاری گوندەکان، کرێکارانی ماڵەکان، کرێکارانی دوکانەکان، کرێکارە خێوەت نشینەکان، کرێکارانی کۆڵبەر و کرێکارانی کۆچبەر و پەنابەر. هەڵوەشاندنەوەی تەرحی بە تایبەتکردن و نێودەوڵەتی و ڕادەستکردنی بەڕێوەبردن و سەرپەرشتی کارگاکان بە کرێکاران بۆ بەڕێوەبردنی ناوەندەکان لە ڕێگەی تەعاونیەکانی بەرهەمهێنانەوە بە هاوکاری دەوڵەت. دابینکردنی تەواوی بیمەی بێکاری، خانەنشینی، کەم ئەندامی، نەخۆشی، ڕووداوەکانی کار، دەرمان و تەندروستی خاوەن کوالێتی و کارامە بۆ سەرجەم موچەخۆران و لە یەک وشەدا دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر بۆ هەمووان. نەهێشتنی بەکاڵایکردنی تەندروستی و دەرمان و دامەزراندنی سیستمێکی گشتگیری دەرمان و تەندروستی گشتی بێ بەرامبەر و خاوەن کوالێتی و یەکسان بۆ هەمووان وەگم مافێکی شارۆمەندی. نەهێشتنی کاڵایکردنی سیستمی پەروەردەیی و خوێندنی بێ بەرامبەر لە هەموو ئاستەکاندا بەمەبەستی لابردنی باری قورسی هەزینەکانی سیستمی پەروەردە لەسەر شانی بنەماڵە کرێکار و زەحمەتکێشەکان و هەروەها دابینکردنی خوێندنی خاوەن کوالێتی و ئاستبەرز یەکسان و بێبەرامبەر بۆ هەمووان بە جۆرێک کە بە کاڵایی بوونی خوێندن و گوشارەکانی سەرهێزی کار و زەحمەت نەبێتە هۆی بێبەشبوونی بەشێک لە منداڵان لە مافی خوێندن. دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی ئەمن و گونجاو بۆ کرێکاران، پێدانی دەرماڵەی کرێی خانوو بۆ سەرجەم ئەو بنەماڵە کرێکاری و زەحمەتکێشانەی کە بێخانوون بۆ ئەوەی داهاتەکانیان نەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە. دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بەمەبەستی ڕێگریکردن لە ڕووداوەکانی شوێنی کار، پێویستە ڕێکخراوە کرێکاریەکان بۆ چاودێری و دڵنیابوون لە ئەمنیەتی شوێنی کار و ڕێگریکردن لەو ڕووداوە کوشەندانەی کە هەر ئێستا مەترسین لەسەر تەندروستی و ژیانی کرێکاران لێژنەی چاودێری سربەخۆ پێکهێنن. پێدانی حەقدەستی یەکسان بە ژنان و پیاوان بۆ کاری یەکسان، قەدەغەکردنی یاسایی و لێپێچینەوە لە سەپاندنی هەر جۆرە دابوو نەریتێکی فەرمی پیا و سالارانە بەسەر ژناندا لە شوێنەکانی کار، قەدەغەکردنی جیاکاری ڕەگەزی لە شوێنی کار، هەڵاواردن و جیاکاری یان دەرکردن بە هۆکارگەلێکی وەک پابەند نەبوون بە جلوبەرگ، مۆڵەتی منداڵبوون و هیتر. هەڵوەشاندنەوەی هەڵاواردن و ئاپارتایدی جەندەری لە پرسی دامەزراندنەکاندا کە زیاتر ئەولەویەت دەدات بە پیاوانی خاوەنژن و منداڵ و دواتر پیاوان بە بەراورد بە ژنان. دابینکردنی ئەو ویست و داواکاریانەی خانەنشینان کە لە ناڕەزایەتیە یەک لە دوای یەکەکانیاندا خراوەتە ڕوو، لەوانە بەرزکردنەوەی حەقدەست و موچەی خانەنشینی بۆ سەروی هێڵی هەژاری،
بەکردەوە دەرهێنانی یەکسانیکردنی حەقدەستی سەرجەم خانەنشینانی ساڵانی ڕابردوو لەوانە خانەنشینانی کەشوەری، لەشکەری، فولاد و بەشی پەیوەندیەکان بە پێی بڕوانامە و پێشینەی کاری خانەنشینان. ڕاگررتنی سیاسەتی بە تایبەتیکردنی سیستمی خانەنشینی کە دەوڵەت بەنیازە لە وڵام بە قەیرانی سندوقەکانی خانەنشینی کە بۆ خۆی هۆکار و سەبەبکارەتی لە پلانی حوتمی بە تایبەتکردندا بە تەواوی جێبەجێ بکات. خستنە ناو چوارچێوەی یاساکانی کاری کارگاکانی ناوماڵ کە ملیێنان ژن و کچ و منداڵ بە شێوەیەکی بێبەزەیانە و لە بارودۆخێکی کۆی لە ئاسادا دەچەوسێنەوە. چاودێریکردن بەسەر ڕەوتی جێبەجێکردنی یاسای کار بۆ ژنانی کرێکار و کرێکارانی تری ناوماڵ و هەروەها دابینکردنی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ هەمووان. قەدەغەکردنی کاری منداڵانی خواردتەمەنی 16 ساڵ، قەدەغەکردنی چەوسانەوە و شێوازە جۆرا و جۆرەکانی هەڵاواردن و کەڵک وەرگرتنی خراپ لە منداڵان لە هەر ئاستێکدا، جێبەجێکردنی بێ ئەملا و ئەولای پرسی خوێندنی ئیجباری بۆ سەرجەم منداڵان و تازەلاوان تا تەمەنی 18 ساڵان، قەدەغەکردنی توندوتیژی لە ناو بنەماڵە و کۆمەڵگا بەرامبەر بە منداڵان، کۆتایی هێنان بە دیاردەی منداڵانی سەرشەخام، ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هەموو منداڵان لە سەرجەم ئەو بوارانەی کە پەیوەندیان بە گەشەی جەستەیی و فکری و فەرهەنگی منداڵانەوە هەیە، داڕشتنی یاسای پاراستنی منداڵان بە بەشداری ڕێکخراوەکانی داکۆکیکاری مافی منداڵان. هەڵوەشانەوەی هەر چەشنە هەڵاواردنێکی نەتەوەیی، ڕەگەزی، ئاینی و فەرهەنگی لە پرسی دامەزراندن و ماف و دابینکردنی بیمەی کۆمەڵایەتیدا. یەکسانی سەرجەم کرێکاران و موچەخۆرانی سەر بە کەمینە نەتەوەیی، ڕەگەزی، مەسحەبی و فەرەنگیەکانی ئێران بەبێ هیچ جیاوازیەک لەسەر بنەمای مافی یەکسان بۆ کاری یەکسان. هەڵوەشانەوەی هەڵاواردن لە پرسی دامەزراندنی کرێکارانی کۆچبەری دانیشتووی ئێران، پێدانی مافی نیشتەجێبوونی یاسایی و دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەو کۆچبەرانە و هەروەها پێدانی مافی خوێندن بە منداڵەکانیان لە هەموو ئاستەکاندا. دژایەتی لەگەڵ سەرکێشیکردن لە سیاسەتی دەرەوەدا، نیزامیگەری، دەستێوەردان لە شەڕە کۆنەپەرستانە ناوچەییەکان کە هەزینە قورسەکەی ڕاستەوخۆ دەکەوێتە سەرشانی سەرجەم موچەخۆران. دژایەتیکردن لەگەڵ جێنۆسایت، ئاپارتایدی دەوڵەتی ئیسرائیل و دیفاع لە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی فلستین. 8 سەعات کار لە ڕۆژدا، 2 ڕۆژ پشوو لە هەفتەیەکدا و 3 ڕۆژ مۆڵەتی ساڵانە ببورن 30 ڕۆژ مۆڵەتی ساڵانە لەگەڵ پێدانی حەقدەست بۆ سەرجەم کرێکاران و موچەخۆرانی وڵات. پشووی فەرمی یەکی مانگی ئایاری هەموو ساڵێک لەگەڵ پێدانی حەقدەست و هەروەها مافی سەرجەم کرێکاران بۆ بەڕێوەبردنی مەراسمی یەکی ئەیار بە هەر شکڵ و شێوازێکی وەک کۆڕ و کۆبوونەوە و خۆپیشاندان، بەکردەوە دەرهێنانی ئەملانی کەمی گۆڕانکاریانە بۆ ڕێگریکردن لە ناوچوونی دەرونی و جەستەیی چینی کرێکار پێویستیەکی سەرەکی و هەنووکەیە. بەدی هاتنی ئەو داواکاریانە هاوکات زەمینەی لێکپێک هەڵکرانی خەباتی بەشە جۆرە بجۆرەکانی چینی کرێکار لەگەڵ سەرجەم بزوتنەوە پێشڕە و پێشکەوتن خوازەکان خۆش دەکات و بە لێکپێک هەڵکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا چینی کرێکار دەبێت بە هێزێک کە دەتوانێت زۆربەی هەرە زۆری جەماوەر بێکەوە یەکگرتوو بکات. لە ئاوا پرۆسەیەکدا هێزە پێشڕەوەکانی کۆمەلگا دەتوانن لە خەباتێکی هاوبەشدا هێز و توانایی ئەوە بەدەست بێنن کە لە پێناو دامەزراندنی حکوومەتێکی تایبەت بە خۆیان کە خاوەنی ئۆرگانەکانی دەسەڵاتی خۆی بێت، حکوومەتێک کە لەسەر بنەمای ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، دموکراسی گشتگیر و سوسیالیزمێکی کە لە خوارەوە بنیاترابێت، خەبات و تێکۆشانی خۆیان هەرچی زیاتر پەرە پێ بدەن. هیچ ڕێگەیەکی دیکە بۆ ڕزگاربوون لە بەربەڕیەتی سەرمایە و سەرڕۆ و ستەمکارە ڕەنگاو ڕەنگەکانی پشتیوانی بوونی نییە. لە گەرمەی ئەم نەبەرد و خەباتە پڕجۆش و خڕۆشەدا و لەسەر بەستێنی هاواری بەرزی ئازادی، دموکراسی و یەکسانی لەسەر تاسەری وڵات، پیرۆز بێت ڕۆژی خەباتی جیهانی کرێکاران. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سوسیالیزم. حزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر دووشەممە 3 گوڵانی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 22 ئاڤریلی 2024 زای.